I seek refuge of Allah from outcast devil in the name of God, the most gracious, the most merciful. ئاوران سڵای خواتان لەبێت. لە درێژە باسەکانمان سەبارەت بە سمیناری بەشی سێم زۆربەی هاوڕێیان نەیانتوانی بەشدار بن چونکە کێشە لە لینچی گۆگل میتینگەکەیە بوو. هەندێکی تریان هەوڵیاندا بەڵام نەیانتوانی جوین بن و هەندێکی تریان کاتەکەیان پێ باش نەبوو، هەندێک تر سەرقاڵ بن بۆی میوانانەوە. بارحاڵ پێم باش بوو ئەم سمینارە بە تەنیا پێشکەش بکەم بەم شێوەیە بۆی هەر کەسێک دواتر ویستی بگەڕێتەوە سەری و هەر فێرخوازێک بۆی بتوانیت درێژە واخود تێگەیشتن لە باڵانسی سیستەمی ئیسلامی لە پەیوەندی نەدەوڵەتیەکان تێبگات ئەتوانێت بگەرێتەوە سەم سمینارانەی کە من کردومە و بە تایبەتی ئەم سمینارە چکە پاڵپشتی سمیناری دووەم و سێم دەکات. لە سمیناری لە درێژە باسەکان سمیناری سێممدا ببرن سمیناری دووەممدا ئەوەم ڕوون کردەوە کە ئیسلام پێویستە بە قوارەیەکی سیاسیە و باسی ئەم ئامرازانەشم کرد کە بۆ باسی ئامرازەکانم کرد بۆ ئەوەی ئەم سیستەمە فەراهەم بێنن. لە درێژەکەمدا باسی ئەوەم کرد کە پێغەمبەری خوا محەممەد صلی الله علیه وسلم هەر لە هەموو بارێکەوە موعجزەی هەن واتە موعجزە ئەوەی هەن کە ئەدرێتەوە پاڵ ئەوە پێغەمبەری خودایە. من وەکو با بڵێن قوتای پەیوەندی نێودەوڵەتیەکان کە زیاتر بەشەکەمان سیاسیە لە ڕووی سیاسەتەوە بۆم باسکردن کە محەممەدیش لەم لایەنەوە موعجزە ئاسایی خۆی هەیە، موعجزەیەکی هەیە کە ئیسلمێنێ ئەمە پێغەمبەری خوا بووە و هەروەها بۆ ئێمەی سیاست مەدار یاخود با بڵێن ئەوانەی کە بەوە خەریکین ئەوم لە درێژە باسەکان ئەوم بۆ ڕوونکردنەوە کە وتم هەر یەکێک لە پیاوە سیاسیەکان نمونە پێشبینی چەند شتێکی کردووە یان تیۆرێکی داناوە تیۆرەکەی بەو ئەزمون و عەقلی خۆی وا تەسەوور کردەکەم تیۆرە بەو شێوە بێ وا باشترە یان ئەم شتە بەو شێوە بێت چاکترە بۆ خەڵکی لە خزمەت خەڵکی زیاترە. من باسی ئەوم بۆ کردن کە نمونە هەموو ئەو پیاوە سیاسانەی کە لە مێژوو ئەستەران هەڵداون هەروەکو ئینسانێکی ئاسایی ئەکرێ هەڵەیان پێکابێ لە سیاسەکان خواندا لەو پێشبینێن لەو تیۆرانەی کە دایان ناون هەڵەیان پێکەوە لە بوارێک یان چەند بوارێکدا. بەڵام وتم عەبقەریەتی محەممەد کەوەی ڕۆژ ئاوات نکۆڵی لێ ئەکا لەوەی کە ئەم سیستەمەی محەممەد بێ ئەوەیە کە پێشبینیشتانێکی کردووە چەند شتانێکی وتوە شیکاری سیاسەتی بۆ چەند شتانێک کردووە کە لە داهاتوونەتە دی. ئینشاڵڵا ئەگەر تەمەن باخی بێ من کتێبێک لەم بارەوە نووسم ئینشاڵڵا خەمە بازاڕەوە پێشبینە سیاسیەکانی محەممەد چین یان شیکارە سیاسیەکانی ئەو شیکارە سیاسیانەی کە محەممەد کوردێتی بۆ منە بۆم هێنانەوە کارێکێک لە تۆماس هەبێس، جۆن لۆک، جان جاک ڕۆسۆ یاخود با بڵێن ئەوەی ئادەم سمیث، کارل مارکس ئەوانە پێشبینیان کردوون یان وایان پێدا سیستەمێکی وا داناوە بۆ خەڵکی وا باشترە بەڵام لە حەقەدا سیستەمەکەیان ڕەتیان لەسەر دراوەتەوە یان نمونە دژایەتێکی زۆریان کراوە یان با بڵێن بە درۆ خراونەتەوە. بەڵام عەجیب لەوەیە کە سیستەمەکەی محەممەد نەیانتوانیوە بە درۆی بخەنەوە یاخود با بڵێن پێشبینیەکانی هەمووی دەقاودەق هاتوونەتە دی هەر چۆنی فەرمووە هەروە بووە. کامێرەکەم تۆزەکە نازێگیرە ببورن. وتم لە سمینارەکان ڕابردوو وتم محەممەد پێشبینی چەند شتێکی کردووە هاتوونەتە دی بۆیە ئەم باسەمی ناوەتە گۆڕێ چونکە یەکێک لە پێشبینیەکانی لەو مای ڕابردوو هاتە دی بۆیە ئەمە حەز زەنابتانی کەم یەکێک لەو پێشبینانە لەو قسە میهرەبانانەی لەو قسە پند ئامێزانەی کە محەممەد کردێتی لە ڕابردوو لە سەردەمی خۆیە لەم ماوەی ڕابردوو هاتووەتە دی. ئەمیش ئەوەیە کە وتی سەردەمێک دێ گوتی لە سەردەمی زوڵمداریەوەتە ئێستا ڕێکمە بەسی ئێستایەتی سەردەمێک دێ خەڵکانێک قسانێکت بۆ دەکەن
نە ئێوە بیستوتانە نە باو باپیرانتان بیستویانە باشە ئەڵێ قسانێکتان بۆ دەکەن بانگەشتانێکتان بۆ دەکەن نە ئێوە بیستوتانە نە باو باپیرانشتان بیستوتانە. ئەمە بوو کە لە ماوەی ڕابردووە و بانگێش کرا کە دەبووە کە گوایە منداڵ بە ناوی دایکیەوە بانج بکرێ نەک بە ناوی باوچی. باشە محەممەد ئەمەی چۆن زانیوە سەردەمانێک دێت شتانێکمان پێدەوترێت نە ئێمە بیستمانە نە باو باپیرانیشمان بستمانە شش زۆر عەجیب بوو وانە ئەزا لە حەدیثەکە پێغەمبەر سەلام بە دەجاڵونە کەذابون ناوی بردوون واتە درۆزنن فێڵبازن واتە فێڵش زۆر لە مەسلحەتی خۆیان ئەم شتەیە لە بەرژەوەندی چەند ڕێکخراوە چەند کەسێکە وە کەذابونە وە درۆشەکەن بەو شتەی کە دێڵێن. یەکێک لەو مۆعجزەکانەی پێشبینانەی کە محەممەد کردوێتی کە لە داهاتوودا شتێکی وا ڕوودا کەسی لەو ماوەی ڕابردووەدا ڕوویدا ئەویژە بوشتانێک بوو کە ئێمە نەمان بیست بوو باپیرانشمان نەباز بوو کەچی پێی هەڵخەڵەتانە دوورە لە ڕاستیش زۆر چاکە. لە درێژە باسەکانی سمیناری سێممدا وتم کە ئیسلامیش پێویستی بە دەوڵەتداریەوە دەوڵەتداری بۆ ئەشێ و ئەوەم ڕوون کردەوە کە زەنجی مێژوو زەنجی بە درێژایی مێژوو لەسەر ئەوە بووە لەسەر ئەوەیە بووە کە ئایا سیستەمی ڕەها سیستەمی یاسا یان سیستەمی سیاست ئایا کامەیە ئایا خوا سەروەر بێ یان خەڵک سەروەر بێ. بە درێژای مێژوو شەڕێکی وا ڕوویداوە لە سەدەی 16ەوە بگرە پێش سەدەی 16ەوە ئەم شەڕە ڕوویداوە بەڵام وتم ئیسلام بە ئاسانی کێشەی ئەو شەڕی کردووە کە چەندە هین ساڵە مرۆڤایەتی پێوە خەریک بووە بە جوانترین شێوە مامەڵەی لەگەڵ کردووە ئەویش ئەوێ دەڵێت هەمی خەڵک بێ هەمی خوش بێ هەم سەروەری یاسا بێ هەم سەروەری سیاسەتش بێ. سەروەری یاسا بۆ خوایە بۆ خوا شەریعەتەکەیەتی سەروەری سیاسەتیش بۆ خەڵکەکەیەتی سنوورانێک کە خوای داناون مرۆڤەکانش ئەتوانن بە ئیجتیهادی خۆ لەسەر ئەو سنوورانە بڕۆن. ئەو بە کورتی پوختی ئەم سمینارەم کە باس لەوە یەکەم ئایا ئیسلام پێویستی بە ئایا ئیسلام ملکەتی یاسا بێ ئایا ئیسلام ئەگەر دەوڵەتێکی هەبێ ئایا ئەو دەوڵەتە ملکەتی یاسا بێ یاخود سیستەمی سیاسی ئیسلامی بە دەوڵەتێکی یاسایی لە قەڵەم ئەدرێ. ئینشاڵڵا دێنە سەری سەرەتا پێم باش بوو پێم باشە ئەوە ڕوونکەینەوە لە کۆندا وەک لە ڕابردووشدا ئاماژەم پێدا لە کۆندا شتێک نەبوو بە ناوی یاسا دەوڵەتی یاسایی یان سەروەری یاسایی بەڵکو ئەم بابەتەکەی هاتە گۆڕەوە و هاتە باس و قسەی لەسەر کرا ڕێک لە دوای سەدەی 16ەوە لە دوای سەدەی 16ەوە ئەم باسی خواستە هاتەوە بوون چەندان کەسێک لەوانە لە بەنەباکانی هاتن ئەو باسییان هی ناگۆڕێ بۆ ئەوەی بتوانن درێژە بە بابەتەکانی خۆیان بدەن. چەند با بڵێن کە لە پیاوانێک هاتن ئەم شتیان ڕێکە لە سەدەی 16ەوە پێش سەدەی 16 شتێک ناو بە ناوی یاسا و سەروەری یاسا و یاخود دەوڵەتی یاسا بەڵکو لە دێرینەوە بۆ منە لە سەردەمی میسریەکان میسرە کۆنەکان یان لە سەردەمی چین یان لە سەردەمی یۆنانیەکان ڕۆمانیەکان لە سەردەمی هیندیەکان لە شارستانەتی ئەواندا شتێک نەبوو بە ناوی یاسا بەڵکو حکومڕانەکە خۆی کردبووە خەڵک بەسەر خەڵکەکەیەوە واتە وەک خەڵک سیر دەکرا حکومڕانەکە. بۆ نمونە دەبینین لە یۆنان قەدیم خەڵک وەک خوا سەیری کراوە بۆم نەگەرت مێژووی یۆنان خوێنبێتەوە چەند کەسێکە بوونە
بۆ منە هەریەکەی دابش بۆ بەسە سەن خوایە ینی ئەرخوایەکە چەند فەرمانێکی جێبەجێ کردە بۆ منە تەماشا ئەفسانەتی یۆنان دەکەن دەبینن زیۆس خوای ئاسمان بووە، پۆسایدن خوای دەریایی بووە، حایدس خوای ناخی زەوی بووە ژێر زەوی، هێلین خوای جوانی بووە، بۆ منە فلانە خوایە کەیفی بە دارزەی دوناتۆ کامیان ئەویان تران کەیف بۆ دۆلفیناتۆ بۆ منە خوای ئارمەتەسا بوو هەرێکێک لە خوانە کارێش پێسپاردراوە هەستا بە هەستانی ئەم کارەیە. بۆ منە دەبینین خوای گەورە دیسان لە قورئان بۆمان تۆمار دەکا فیرعون خۆی لێ بۆتە خوا بەسەر خەڵکیەوە بۆ منە دەڵێ فقال إن ربكم الأعلى من خوای بەرزی ئێوەم. یعنی هەتا بگرە لە عێراق خۆشماندا لە سەدەمی ئاشوریەکان و بابلیەکان و کاشەکان و ئەمانە خەڵک فەرمانڕەواکانیان بۆتە خوا بەسەر خەڵکەوە. اینجا کە لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆژیا باوڵێن لەگەڵ پێشکەوتنی هێرزی مرۆڤایەتی هزری مرۆڤایەتی وای لێ هاتووە ئینجا خەڵکەکە بەرگی خۆیەتی بکەن بەسەر بەخۆیانەوە وەکو پاپایەکان و قەشەکان بەرگی خۆیەتیان ئەکرد بەسەر خۆیانە خۆیان ناوازدە ئەکرد لەژێر نانوشانی سێبەری خوا یاخود نوێنەری خوا لە سەر زەوی. ئەم باس و گوایە قسانە لەلا ئەو هەموو زوڵمەی کە ئاکرا بە ناوی خۆیەوە وەک لە سمینار ڕابردوش ئاماژەم پێدا ئیتر لەلا هەمویانەوە سیستەمی سیۆکراسیەوە کە زوڵمێکی زۆر لە خەڵکیە کرد چەند کەسێک هەستان سیستەمەکەیان قەڵب کردەوە شۆڕشێکیان لە دژی ئەمانە کرد وە چەند یاردەیەک سەری هەڵدا یان چەند شێوازێک سەری هەڵدا کە وای کرد ئەم زوڵمەی کە ئەکرێ بە ناوی خەڵکەوە ئەکرێ بە ناوی خواوە کە بین ئەم سیستەمەیە بڕوخێنە سیستەمێکی تر دابینکەن سیستەمێکی تر بهێن نەکایەوە. دوو دیاردە سەریان هەڵدا دیاردە یەکەم بانگەشەی ئەوەی دەکرد کە دەبێت سیستەمەکە سیستەمێکی ڕەهابێ واتە بانگەشەی سەروەری ڕەهایە کرد یاسایەکی ڕەها بێ کە بریتی بێ لە پاشا هەستێ بە جێبەجێکردنی ئەم کارانە. خەڵکیش لە دوای هەموو زوڵمەی کە دەرەبەگەکان ئەیان کرد ئیتر ناڕەحەت و بێزار بوون لە دەستیان وتیان لە زیاتەوە ئێ هەموو یاسایانە هەبن ئەو هەموو ببرن ئەو هەموو دەرەبەگەکە هەبن هەر کەسەی کۆمەڵێک بچاسنێتەوە هەر کەسەی زەویەک داگیر بکات وتیان با یاسا بە پاشایشی ڕەها هەبێ بەڵام لە ژێر سایە یاسادا یاساکە بێ ئەم پاشا بەپێ ئەو یاسایە مامەڵەمان لەگەڵا بکە. لە کتێبی میر ماکاڤێلی کە با بڵێن یەکەمین کەس بووە لە ڕۆژهەڵاتی با بڵێن لە جیهانی ئەوروپی شارستانەتی ئەوروپی هەستا بەم کارەوە وتی دەبێت یاسایەکە بێ بەڵام یاسایەکی ڕەها کە ئەویش بانگەشەی دەکرد بۆ میر بوو. دواتر لە جێر سای ئەو هەموو بۆ منە زوڵمەی کە ئەکرا پێیان باشتر بوو بانگەشەی یاسایەکی ڕەها بکەن. دواتر کۆی بەپێی تێپەڕبوونی کات و لێکۆڵنەوە لە بوارەکانیان دیاردەیەکتر سەری هەڵدا لەگەڵ تێپەڕبوونی کاتواتە لە سەدەی 16 بەولاترەوە کە ئەویش ڕێک پەیوەندی نێودەوڵەتیەکان لەسەرەوە دامەزرا ئەویش پەیمانی وێستڤالیایە کە لە ساڵی 1638 بەسرا دوای کۆتای پێهێنانی هەردوو جەنجی پرۆستانتیزمەکان و کاسۆلیکەکان. دوای ئەو دوو چینە مەسیحیەیە کە خۆی ئاینی مەسیحیەت لەسەر 5 ڕەوت ڕێگا دامەزراوە کە یەکەمیان کاتۆلیکە دووەمیان پرۆستانتیزمە سێمیان ئۆرتۆدۆکسە چارەمیان ئەنگلیکانە پێنجەمیان ئەسیریان. لەسەرەوە پێنجیان دویان کێشەیان بوو لەسەر بیرروڕای ئازادی کە بریتی بوون لە پرۆستانتیزمەکان و کاتۆلیکەکان. جیاوازیان ڕاستی جیاوازەکانیان زۆر بە ئینشاڵڵا بە کورتی پسییانیان دەخەمەڕوو کە پێش ئەوەی ئەو لە دوای ئەو شەڕی 30 ساڵەی کە لە بینی کاتۆلیک پرۆتەستانتەکان لە ساڵی 1618 تا 1940 دوای ئەوەی ڕێکەوتن لەسەر سێ خاڵ کە پرۆستانتیزمەکان جیابوونە لە کاتۆلیکەکان. پرۆتەستانتیزمەکان سێ شێوازیان هەیە ئەویش ئەوەی یەکەمیان پەیوەستنیمە بە پاپا وەکو کاتۆلیکەکان پەیوەستن بە پاپاوە
بەڵام پرۆستاتیزمەکان پێویستن بە پاپایەوە. دووەمیان کتێبی پیرۆزی خۆیان کە 66 کتێبە بە شێوەیەکی مۆدێرانە تەفسیری دەکەن. هەر حەز دەکەم لەسەر ئەمەیە شتێکی زۆر گرنگتان بۆ باز بکەم. پرۆستانتیزمەکان کتێبێکی تایبەتیان بەخۆ هەیە پێڵێن کینگ جێمس ڤێرژن، وە کاتۆلیکەکان کتێبی تایبەتیان پێڵێن کاتۆلیک ڤێرژن. ئەم دوانە کاتۆلیک ڤێرژن 71 کتێبە، پرۆستانتیزمەکانیش کتێبەکانیان 66 کتێبە. واتە چی؟ واتە 5 کتێبیان کاتۆلیکەکان زیاتریان هەیە لە پرۆستانتیزمەکان. سەیرەوانە هەردووچیان بانگەشەی کتێبی خۆیانەکەن. بۆ منە لە دوای ئەو سەر کتێبەکەی حیسا کە ماثی جۆن لوک ماک لەگەڵ 5 کتێبەکەی موسا کە ئۆکسیدس لیڤیتیک نمبەرز دیتۆرنۆمی جێنسیس ئۆکسیدس لیڤیتیک نمبەرز دیتۆرنۆمی دوای 5 کتێبی موسا و دوای سەر کتێبەکەی عیساش وە دوای هەموو کتێبیان تر 6 کتێب دەکات. ئەو کتێبە لەو لاتردانێ ئەوە 6 کتێبەکانی پرۆستانتیزمەکە. بەڵام کاتۆلیکەکان 71 کتێبیان هەیە، واتە 5 کتێبیان لە پرۆستانتیزمەکان زیاترە کاتۆلیکەکان. بۆ منە The Book of Maccadenis The Book of Maccadenis ئەو کتێبانە لە کینگ جێمس ڤێرژن لە پرۆستانتیزمەکان نابینرێ. بۆ منە وەک ئەوە وایە منیکی سونە لەگەڵ شیعەیەک لە ئێران ئەو قورانی من بەکاردێنم هەمان ئەو قورانە بی کە و شیعەیە بەکاربێنێ. 5 سوورەت لە شیعەکە زیاتر بێ بەڵام لە هی منە. دەیگەن هەردووچیشان هەم پرۆستانتیزمەکان هەم کاتۆلیکەکان بانگەشەوەکەن کە ئەو تێبانە هی خوددا. لە کاتێکدا 5 کتێب لە کاتۆلیکەکان زیاترە. بەڵام لە حەقەتدا قورئان وان نییە. بۆ منە قورئان هەم منێکی مسلمان لێرە، هەم شیعەیەک لە ئێران، هەم پاکستانیەک کورە، هەم ئەمریشێک، هەم ڕۆسیەک، هەم شیشانێک و هەم با بڵێین ئەوانەی کە ئاسانە بۆ منە یابانیە کۆریا هەر هەمویان یەک قورئان بەکاردێنن. بەڵام هەر یەکێک لە ڕێساکان بە تایبەتی کاتۆلیک و پرۆستانتیزم کتێبەکانیان جیاوازن. وە خاڵی سێیەم کە دوو خاڵ بۆ ڕوون کردەوە، خاڵی یەکەمەوە بوو پێویستنەوە پاپاوە، خاڵ دەمشەوە بوو کتێبەکانیان بە شێوەیەکی مۆدێرن تەفسیرەکان. خاڵی سێمیش ئەوە بوو کە بیر و ڕای ئازاد ببەخشێ بە خەڵک. قەدیم کاتۆلیکەکان دەیانگوت دەبی خەڵک پەیوەست بێ بە پاپا و بە کڵێساوە. بەڵام پرۆستانتیزمەکان ئەو هەلەیان قۆستەوە لەسەر دەستی مارتن لوتەر کە من لەولا لە مای ڕابردوو کتێبێکم خوێند ببورن کتێبێکم خوێندەوە بە ئاشکرا دەیوت هیچ زور نییە کە مارتن لوتەر ئەو بیرۆکەی لە ئیسلام وەرگر بێت. سوکە کە تەماشای لە دوای پێشکەوتن و زۆر خوێندنەوە گەڕانیدا بینێتی کە مسلمانە لە هەر شوێنێکا دەبینن نوێژ دەکەن، تاعات و عیبادەت بۆ خوای خۆیانەکەن، پەیوەستینە بە مزگەوتەوە یاخود با بڵێن بە مەلاوە. ئەویش ئەو هەڵەی قۆستەوە کە بتوانێت ڕێبازێک دروست بکات جیا لە ڕێبازەکانی پرۆستانتیزم، جیا لە ڕێبازەکانی کاتۆلیک پرۆستانتیزمی داهێنا کە وای کرد بیر و بۆچوونی ئازاد دەبێت. واتە خەڵک پەیوەست نەبێ بە پاپایە لە هەر شوێنە چش بێ ئەتوان نوێژی خۆی بکات. دوای ڕوونکردنەوەی ئەو سێ خاڵەیە لێنەسەر لە یەکێک لە بابەتێکی خواست و گرنگ ئەویش ئەوە بوو لە سەدەی 18 چەند نووسەرێک دەرکەوتون کە بانگێشە ئەوەیان کرد دەبێت کە پرۆستانتیزمەکان زیابوونەوە ئینجا خەڵک لەسەر دەستی پرۆستانتیزمەکان دژی کاتۆلیکەکان بانگەشە شتێکیان کرد کە دەبێت یاسایەکە بێ ئەو جارەی. ئێستا وایان کرد پەیوەست نەبن بە کلێسا و بە پاپا، ئینجا بانگەشە ئەوەیان کرد کە دەبێت یاسایەکە بێ لەسەر هەمویانەوە بێ. نمونە یەکێک لەو بانگەشانەی کە کرا کە دەبێت یاسا سەروەر بێت یان یاسا باڵا بێت ئەوە بوو هۆبێت کتێبێکی نووسی لە ڕابردوودا ئاماژەم بە کتێبەکەم کرد لیڤایەتان نووسی کە دەیوت دەبێت یاسا لەسەر و هەمویانەوە بێ، دەبێت حکومەکە ڕەها بێ. هەوبست لە ئینگلتەرا بوو، بۆسیۆ لە فەڕەنسا بوو. ئەو دوو ئەو فکریان هەبوو کە دەیویست دەبێت یاسا لەسەر هەمویانە بێت، دەبێت خەڵک ملکەتی یاسا بێت، دەبێت یاسایەکی مطلقە بێ، یاسایەکی ڕەها. وە دوای ئەوانە ئاراستەی دووەم دەرکەوت ئەویش بریتی بوو لە جان جاک راسۆ، جۆن لوک، مۆنتیسکۆ لە فەڕەنسا. دەگەت جان جاک راسۆی لە فەڕەنسا بوون.
و ئەوەی کە بە باوکی کە ئەوەی دادەندرێت ئازادیگەری بریتی بوو لە جۆن لوک. جۆن لوکیش لە بەریتانیا هەستان نوێنەرات ئێوانە کرد، ویانە گوت با یاسا ڕەها بێ، بەڵام بەس با پاشاکە خودی خۆی نە، بەڵکو دەبێت دیموکراسی فکرێکی دیموکراسی هەبێ بۆ ئەوەی ئەو پاشایەکە چێتە سەر حکم دەبێت بە ئێرادەی خەڵک بچێ، خەڵکیش چاودێری بەسەریەوە بە دەنگی خەڵکەوە بچێتە سەر حکم ئەو پاشایە. لە درێژە باسی ئەمانەیاندا بە کورتی دەیانگوت پێویستە دەوڵەتی یاسایی لەسەر دوو شت بێ، پێویستە لە پێناو خەڵک بێ، لە بەرژەوەندی خەڵک بێ، لەلایەن خەڵکەوە بێ، هەر ڕێک پێناسی دیموکراسیان هی ناگۆڕێ. اینجا دەوڵەتی یاسایی وەک ڕوونم کردەوە بەرەبەرە بەم شێوێ لە ئەوروپاستەری هەڵدا. دوایەوەی چەند کەسانێک هاتن پێناسەیان کرد و چەند کەسانێک هاتن هەوڵیان بۆدا، شەڕشێکی زۆریان بۆ کرد، اینجا توانیان بتوانن یاسایەک دروست بکەن کە ئێستا شانازی پێواکەن بۆ ڕووناک بێ بۆ خەڵکی. ئەوە سەبارەت بە جیهانی ڕۆژئاوا کە چۆن توانێتی بەم شێوەیە بەرەخۆی بەرەو پێش بە. بەڵام جیهانی ئیسلامیەت بازانین جیهانی ئیسلامیەت چۆن سەیری یاسای کردو لە مێژوو، یاخود چۆن توانێتی یاسا بەرەو پێش بات هەر لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم تو دوای ئەوانیش. زۆر دالی بردن دەکەین، پێم باشە جێیەکەم بگۆڕم دێمە وڵاتان. ڕوونمان کردەوە کە ئەمڕۆپا لە دوای هەموو شۆڕشە و با بڵێن هەوڵدان و تێکۆشانەی ژیانیان ئینجا توانیان یاسایەک دابڕێژن لە خزمەت مرۆڤایەتی، یاسایەک کە ئێستا ناویان ناوە دیمۆکراسیەت. سەبارەت بە جیهانی ڕۆژ ئامان ڕوون کردەوە، ئەی بابزانن بە جیهانی با بڵێن ئیسلامی یان با بڵێن شارستانیەتی ئیسلامی چۆیان توانن ئەم کارە بگەینە ئەنجام. هەر بۆ زانەرتان بەڕێزان 10 سەدە پێش ئەوروپا ئیسلام یەکەم دەوڵەتی بنیاتنە. لە کاتێکدا لە ئەوروپا دەوڵەتی یاسایی باوی نەبوو، هەر دەنگ و باسی نەبوو. 10 سەدە پێش ئەوروپا ئیسلام یەکەم دەوڵەتی بنیاتنە کە بریتی بوو لە مەدینە منەوەڕە. پێغەمبەری خوا عەلەیهی سەلام بنیاتنە. 10 سەدە دوای سەدەی 16 یەکەم جار ئەوروپا بنیاتنە. 10 سەدە دواتر واتە سەدەی 6 لە سەدەی 6 پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم 610 زاینی بەرەو سەرەوە هاتە مەدینە، یەکەم دەوڵەت ئیسلامی بنیاتنە. انشاءالله دواتر دێنێتە فاسڵەتی ئەمان باسەکەن. اینجا کە یەکەم جار ئیسلام ئەمەی کرد جیاوازێکی زۆرە لە نێوان دینەکان و با بڵێن دینەکان بەگشت لەگەڵ ئیسلام. دینەکان کە هاتوون خەڵکیان بە مقەدەس داناوە، یاگە بەرجی پاپایەتی و با بڵێن قەشایەتیان بەبەردا کردوون. بەڵام ئیسلام هاتووە بەرجی پیرۆزایەتی لێوەرگرتنەوە. واتە خەڵک کە لە سەرەتادا خەڵک هاتوون دینەکان هاتوون بەرجی پیرۆزاتیان بەبەر خەڵکوە کردووە، بەڵام ئیسلام کە هات بەرجی پیرۆزاتی لە دەستی خەڵک لابرد، کردیان هەمووی کردە یەک ئاست، هەمووی عەبد و بەندی خوددانە. ئەم سیستەمەی کردە سیستەمێکی جێگیر و دادپەروەر بەسەر گشت کۆمەڵگایە. کێشە ئەوروپایەکە لەوێ هەستەری هەڵدا کە ئەوان هاتن دژی ئەوە بزەنگن ئەوەی کە بەناوی خۆیەوە ئەکرێ، بەڵام ئیسلام هەر لە سەرەتایەوە کەس بە مقەدەس دانەناوە. هەر بە معلوماتان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە لە مەدینەیە بوو، کەسێک کە محەممەدی ناناسی دەهاتە مەدینە دەستە چێک بوو، تەماشای ئەسحابەکانی کرد سەرجەڕا ئەیوت ئەرێ کامەتان محەممەدن، کامە لێ محەممەدە، محەممەدی ناناسی. محەممەد شوێنێکی پێگەیەکی سیاسی نەبوو لە ناویاندا، واتە زیلێکی شازی نەبوو لێبەریکا بۆی پێ بناسرێتەوە، شوێنێکی تایبەتی نەبوو بخۆی، هەر زیلێکی ئەسحابانی لێبەردا بوو، هەر وەک چۆن ئەسحابەکان لەبەریان بوو. یعنی تایبەت نەبوو، با بڵێن شاز نەبوو بە سەریانەوە زیلی خۆی لە ئیوان زیاکاتەوە، هەر سکۆتی خۆیان با بڵێن
سەر و سیمای خۆی لە ئێوان زیاب بکاتەوە نا هەروەکو ئەوان هەر لەلام ئەواندا ژیاوە ینی پاسەوانیشتە چواری نەبوونێک لە بەری هەستێکێک لەوە بکاتەوە دابنیشن هەر چەند کەسە کاتمێنەوە سێرانی دەران کامەدا محەممەدە نەئەناسیەوە اینجا هەر خەلیفە ڕاشدینەکانی دوای ئەو ئەبوو بەکر هەر لەناو خەڵکاژێ ینی پێکەوە لەگەڵ خەڵک کەشتان دانیشتیان نەکرد شتەشیانداتە پێشتر ڕاوێژکاری بە خەڵک کرد ینی شتێکی بە پیرۆزیان دانەناوە خەڵک بستنە لای شوا بکەن زۆر بە قسەی دەکردی وت ئەگەر هەڵام پێکا پێم بڵێن ها یعنی لە زۆر بە شتەکاندا هەر خۆی قسەی خۆی پێ حەق نەبووە لەسەر هەموو شتەکاندا بۆ منە ئینجا لە سەدەمی عومەری کوڕی خەتابە خوای لێ ڕازی بێت کە با بڵێن قەیرانی ڕوو لە مەدینەیەکە ئەمیر المؤمنین بوو شتە چوای نەبوو خوا باوەڕم پێ بکەن یعنی هەتا لە خانی خۆی بوو کوڕێک لە کوڕەکانی قاپە شیرێک بۆ دینێ شیرەکە خواتەوە لەو شردە چی هێناوە ئەڵێ ئەو شیرەی حوشترەکەی من نییە ئەڵە چێت نالێ لە فلانە شوێن لە کوڕەکەی خۆی تۆڕابیا لێ چۆن مڵکی ماڵی مسلمانان بۆ ئەمیر المؤمنین دێنێت یعنی پێی تۆڕە بە پێی نەخۆش بووە هەرویستە لە ناو خەڵکدا بژ مادەم خەڵک نیە دابی ئەمیرش هەیبی ئەویست لە یەک ئاستا بن ئینجا نەک کە لە یەک ئاستان بەڵکو کە ئەچیشان قوڕستر بووە بۆ منە شەوان هەرن سونە چاودێر بوونە بەسەر خەڵکیەوە یعنی بە مقدس دانەندراون ئەوە خەویان لە خۆیان تاڵ کردووە چوونە بەسەر خەڵکیەوە گەڕانە بەسەر خەڵکیەوە زەمانی مەکێشەی لەوەیە ئێمە کە دەڵێن حکومەت واتە لە خزمەت خەڵکی یعنی هەموو شتێکی لە خزمەت خەڵکیابی کەسی بەداخەوە بە پێچوانەوە خەڵک لە خزمەت حکومەتە ئەو سەرکردە ئێمە هەمان بوون ئەوان لە خزمەت خەڵکا بوون خەڵک هەموو ئەنووس ئەوان ئەگەڕان بزانن دزدێک زەردەیەک پیاکوژێک شتێک بە تەماشەش خراپ نییە کەسی ئەو بەخۆ نووسۆ خەڵشوهاگای لە دەرێ پێچەوانی ڕێک اینجا ئیسلام هەر لە سەرەتای ئەوانی بە مقدس دانەناوە هەر لە سەرەتای بە پیرۆز ڕانەگرتون بەڵام کێشەی ئێمە لەوەیە ئێمە مێژووی ئیسلام و غێری ئیسلام تێکەڵەکەین وەرەقەکان بە زۆر زانانە یان بە نەزانانە شتەکان تێکەڵ دەکەین دۆنە عیلمانە دەگە ئیسلام تێکەڵەکەین ینی مێژویان تێکەڵەکەین مێژووی ئیسلام و غێری ئیسلام تێکەڵەکرێت ئەوە کێشەیەکە هەر زۆر لە خەڵکی ئێستا تێکەوتووە یعنی بێپاکانن زۆر لەم بابەتەیە ئێستا دین لەبەر ڕۆشنایی ئاەتەکانی قورئان کە ئایا پابەندە بە دەوڵەتی یاساییەوە یاخود ئایا بە یاسا لە قەڵەمە درێت سیستەمی سیاسی ئیسلامی بە یاسا لە قەڵەم بە دەوڵەتێکی یاسای لە قەڵەمە درێت چەند ئاەتێک دینەوە یەکێک لەمانە بۆ منە خوای گەورە ئەفەرمێ ثم جعلناك على شريعة الأمر فاتبعها ولا تتبع أهواء الذين لا يعلمون خوای گەورە لە پێغەمبەرێکە عەلەیهی سەلام ئەڵێت ئێوەمان تۆم لەسەر شریعەتێک داناوە تۆم پابەند کردو بە شریعەتی خۆم پابەندی ئەو شریعەتەیە بە ئەو یاسایە بە من تۆم لەسەر یاسایەک داناوە پابەندی ئەو یاسایە بە شوێنی یاسای ئەوانە مەکەوە کە لە خۆ ڕادایانناوە یەکەم کەسشن کە خۆیان پێ بابەند نابن و دوای هەوە ئارەزی ئەوانە مەکەوە کە نازانن لە خۆ ڕەختەچیان داناوە خۆشیان سەرن لێ دەرناچی ئەڵێ بەڵکو شوێنی ئەو شریعت بکە شوێنی یاسا بکە کە من بۆ تۆم ناردووە اینجا محەممەدی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر خۆی و ئەسحابەکانی خۆی لێ پێش خڕیان پابەندی ئەو یاسایە بووە بۆ منە یاسایەش وەکو دەست بڕین کە کەسێک دزی ئەکا لەوێ پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم کە دێدن لای ئەو تەشریف بۆ دێنن دەڵێن فلان کە دزی کردووە تخوا با دەستی نەبردرێ پێغەمبەر دەسەرەستە سەمینبەر ئەڵێ ئەگەر فاتیمەی کەسی محەممەد دزی بکات دەستی ئەبڕم ئەوە یعنی چی ئەوە یعنی محەممەد ئەو پەڕی پابەندی یاسایە ئەو پەڕی پابەندی سەروەری یاسایەکەیە واتە سەروەری یاسا لەسەرەوە خۆی دانێ هەر بۆ معلوماتان ئەو قسەیەکی ئێستا باوە دەرێن هەمومان دەبێت پابەندی یاسا بین یا یاسا لەسەر هەموویە ئیسلام پێش هەموو سیستەمە کوژ حەزارەتێک ئەو قسەی کردووە دەڵێ دەبی هەمومان لە ژێر شەریعەت بین هەمومان لە ژێر یاسا بین یاسا لەسەر هەمووانەوەیە پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم گوتی کچەکەی میشەکە دزی کرد دەستی ئەبڕم واتە ئەو پابەندی محەممەدە بۆ ئەو یاسایی کە خوا ناردوێتی ئەو شەریعەتە جوانەی کە خوا ناردوێتی بۆی ئاەتەکان یەکجا زۆرن لە قورئان ئەگەر هەر بەسام کە نابڕێتەوە
بۆ منە هەر ئەوانی کە داهاتنە لای پێغەمبەر صلی الله علیه و سلم من ئەوانی کە تازە ئیمانیان دەهێنا بۆم دادنە پکرد لای پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەر چەند عەقدێک لەگەڵەکردن چەند یاساچ بۆ دائەنان بۆ من ئەوانی کە تازە مسلمانە بوون ئەوان تازە داهاتنە ئەو سیستەمە سیاسیە یاساییە پێغەمبەر مونە دەیوت نابێ زینا بکەن نابێ دزی بکەن نابێ شریک بۆ خوا پێیا بکەن نابێ بوختان بکەن نابێ کاری خراپە بکەن نابێ منداڵەکانتان زیندە بەساڵ بکەن نابێ وا بکەن نابێ لە شتە سنووردارەکان لا بدەن یانە شتانی کە خوای سوێنی بۆ دانا ئەو یاسانەی لەگەڵ خەڵکە ئەبەست بۆ ئەوەی خەڵک پابەندی ئەو یاسانە بێت ئەوە یەکەم کاری پێغەمبەراتی بووە کە کردێتی نمون هەر خەڵکە کاتە ناو ئیسلام یەکسەر چیە کرد ئەی بەستەوە بە چەند یاسایەک چەند یاساچ بۆ دائەنە ئەوە پابەندی محەممەدە بۆ یاسایەکە اینجا هەتا بگرە خوای گەورە ئەوەندە با بڵێن ئینفەیسی کردێ سوور بۆ لەسەرەوەی کە یاسا خەڵک یاسا پابەندی بەو یاسایەوە زۆر جار لە قورئان بە توندی دەئەبەزێ بۆ منە خوای گەورە لە قورئانێ فەرمێت ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الفاسقون ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الظالمون على هر کەسێک پابەند نەبی بەو یاسای کە خوا نادێتە خوارە کەسێک حکم نەکا پابەند نەبی بەو یاسای کە خوا نادێتە خوارەوە ئەوە زاڵمە فاسقە دەرچووە لە دین یعنی بەو شێوەیە ئیسلام نەک وەک پێچەوانەی ئەوروپا زۆرتر پابەندی یاسایان زۆر بە هاوشێوەی زۆر شاز جوان ڕێک و پێک ناوازە پابەندی ئەو یاسایە کە دایناوە اینجا ئەوە بە کورتی ڕوونمان کردەوە کە ئیسلام بە تەئکید پایوەستە بە یاسایەوە اینجا با بزانین ئایا ئیسلام دەوڵەتێکی یاساییە ئەوە ئێستا ئیسلام پاوێنە بە واساوە ئایا ئیسلام دەوڵەتێکی یاسایە خوازە ئەگەر هاتوو وەک لە ڕابرد ئاماژەمان پێدا ئێمە پێویستە بزانین سیستەمی سیاسی ئیسلام چییە چونکە بێمە وتراوە وەکو باوەڕدار ئێمە باوەڕمان پێێتی هەتا بگرێت لە ئینجیلە باس کە لە تەوراتش باس کراوە پێمان وتراوە کە لە دوا ڕۆژدا واتە بۆ کۆتایی قیامەت محەممەد مەهدی کە دێتەوە ئەوان مەسیحەکان بە شەوازێک بانجی دەکەن و تەورات جوولەکان بە شازێک بانج دەکەن ئێمەش پێ دەڵێن محەممەد مەهدی ئەو کە هاتەوە بەپێی حەقەتە ڕاستەکە بەپێی ئاینە ڕاستەکە چیەکە دووبارە دەسەڵاتی سیاسی ئیسلامی بۆ کۆمەڵگا ئەگەڕێنێتەوە ئێمە دەبێ ئەو شتانە بزانین بۆ ئەوەی کە گەڕایەوە بەدەست بزانین یاساکان چۆنە گوزەرێشتەکە بۆ ئێستا دێنە سەر ئەوەی کە دەبێت با بزانین مەرزەکانی دەوڵەتی یاسایی چین بۆم لە بچۆم بزانین ئەو دەوڵەتە یان ئەم وڵاتە مەرجێکی یاسایی تێدا ڕاستی بابەتەکان زۆر دوور و درێژن بەڵام هەر بە کورتی ئیشەڵا دێمە ناویە بۆ منە من چار خاڵم هێناوە کە ئینفەیسەکەن کە دەڵێن دەبی دەوڵەتێکی یاسایی بۆ ئەوی بڕەخسێ دەبی ئەم چوار مەرجەی تێدابی مەرجی یەکەم بریتە لە دەستور دەبی دەستورەکە بێ دەستور واتە چی ئیشەڵا ڕوونی دەکەێتەوە دەستور واتە با بڵێن یاسای باڵا دەبی یاسای باڵا هەبێ دەبی دەستورەکە بێ دووەم دەبی پلە پلەی ڕێزبەندی یاساکان هەبێ بۆ نمونە مامۆستای دەبی پلەی ڕێزبەندی یاساکان بۆ منە مامۆستای زانکۆ لە دوای مامۆستا زانکۆ لەسەر وتر چییە فاکەلت بەڕێ با بڵێن بەڕێبەری فاکەتە لە دوای بەڕێبەری فاکەل چییە سەرۆکی زانکۆ لە دوای سەرۆکی زانکۆ چییە ئیدوکەیشنە با بڵێن وەزیری پەروەردەی لە دوای وەزیری پەروەردە چییە حکومەت بەم شێوەیە تا ئەگەڕێتە سەرۆکی حکومەت ئەبەم شوێ دەبی پلە پلە ملکەز بۆ یاساکان هەبێ لە دوای ئەوانیشەوە کە خاڵی سێمە بریتیە لە ملکەزکردنی ئیدارە بۆ یاسا واتە دەبی مامۆستا ملکەسی ئەوەی بیکە لە پێشخۆتی بۆمنە بەڕێوەبەری زانکە و ملکەسی ئەوەی بیکە لە پێشخۆتی نمونە هەتا گاتە سەرۆکیش ئەو یاسایی کە دانێ کە خەڵک دەنجی پێدا بە نوێنەراتی خەڵک دائەندرێ دەبی ملکەتی ئەو یاسانە بێ کاموشیان بە ڕێزدەدی نەخوارەوە دەبی ملکەتی یاسا ملکەتی ئیدارە بۆ یاسا خاڵی چوارەمیان دەبی دام بهێندرێ بە ماف و ئازادیە تاکەکە دام بهێندرێ بۆ هەر کەسێک
بەبێ ڕاچاوکردنی زمان، ڕەچەلەک، ڕەنجی پێست، ئاین، بۆ منە نەژات، ئەمانە بەبێ ئەمانە دەبێت دام بهێندرێت بەڕاستەخۆ بە ئەم خاڵانی کە باسم کرد. ئەم چوار خاڵە ئەخوازن بۆ ئەوەی کە دەوڵەتێکی یاسایی هەبێ، یعنی کە دەوڵەتێک بۆ هەبوونی دەوڵەتی مەرج دەبێت ئەو چوار مەرجەی هەبن. ئینشاڵڵا دینە باس پێشەوەی ڕوونکەینەوە کە ئایا لە ئیسلامدا هەیەنە بە پێی دەزانم سەرەتا ئەو خاڵانە بە شێوەیەکی جوانتر ڕوونکەینەوە. بۆ منە یەکەم کە باسی هەبوون دەستورەکە. دەستور واتە چی؟ زۆر بە کورتی دەستور واتە پێناسەی دەوڵەت. بۆ منە چۆن ئێمە بزانین کە ئەو دەوڵەتە، بۆ منە من چۆن بزانم فەڕەنسا چییە، یاسایەکی هەیە، کو مەعامەڵە لەگەڵ خەڵکەکەیەکە، کردن و بازاریان چۆنە، تاوان چۆن خەڵک تاوانەدا، ئایا چۆن مامەڵە لەگەڵ بیانەکانێکا کە ئەوانێ لە ژێر لە دەرەوەی سەروەری خۆیتی، دەی بگەڕێمەوە بۆ دەستورەکەی. ئەگە دەستورەکەی بخۆن دۆ یەکسەر من پێناسەی ئەو وڵاتە ئەزانم لە چوارچێوەی چیە، من ئەزانم کە چوومەوەی نابی فلانە شت بکەم، فلانە شت خراپە، فلانە شت هەڕەشێر و ئەوان فلانە شت سوکاتیکردنە بە ئەوان نابێت لەو یاسانە لا بدەم کە ئەوان لەسەری ڕێککەوتن. ئەمن وەکو ڕێزێک کە چوون بۆ فەڕەنسا دەبی ئەم یاسانە لە بەرچاو بگرم، یان بۆ بەریتانیا، یاخود با بڵێن بۆ هۆڵندا، یان سویزلاندا، یا وڵاتان ئسکاندەنیڤیا. بەم شێوەیە ئەوە خاڵی یەکەم. دەستور. گرنگی دەستور لە چیایە؟ کە من دەڵێم دەستور واتە پێناسەی دەوڵەت یان یاسای ڕەهای دەوڵەت کە یاسا بچووکەن ئەو لەسەر و هەمیانەوێ کە دەبی هەموو یاسا بچووکەکان پابەندی یاسای ڕەها بن. گرنگی لە چیە؟ گرنگی لە ئەوەیە کە من بزانم ئەم وڵاتە چۆن بیرەکاتەوە، ینی بیرکردنەوەی سیاسەتی ئەم وڵاتە چۆنە. گرنگەکەی لەوەیە. ئینجا هەر بۆ معلوماتان بە پێی ڕۆژ ئاوا کۆنترین یاساکەوان بانگەشە بۆکەن بریتێ لە یاسای فیلادلیفیا، یا عەفوەن گەورەترین دەستوری باڵا یاخود یاسای باڵایان دەستور کەوان بانگەشی بۆکەن وڵاتەکانی با بڵێن ڕۆژ ئاوا بە تایبەتی ناویان ناوە دەستوری فیلادلیفیا کە لە ساڵی 1787 بەسرا لە ئەمریکا کە پێیانوایەوە یەکەم دەستوری ئەوانە. و لە دوای ئەویش دەستورەکەی 1791 پاشای فەڕەنسا پێش ناپلیۆن بۆناپارت و دوای شەڕەشی فەڕەنسا ئەم یاسایە ئەم دەستورە دانراوە کە لەس ئەوانە لەسەر هەمویانەوەن کۆنترینیانن. ئەمە بە کورتی دەستور. دینە سەر دووەم، خاڵی دووەم. خاڵی دووەم کە بانگەشەی ئەوە ئەکا دەبی پلەی ڕێزبەندی یاساکانەوە هەبی. ڕوونم کردەوە هەر لە پێشەوە بێمە ناوەڕۆکی ئەمەیان دەبێت یاسایەکە بە یاساش لەسەر ئەوتر بێ. ئەم یاسایە عەقڵ بچووکە دەبێت پابەندی یاسا عەقڵ گەورەکە بێ. نمونە ئەوەیە کە دەبێت ملکەتیەوە بێ. ئەگەر هەمومان یەکسان بیتر کەس ملکەتی کەس نابێ، کەس گوێڕالی یاسا نابێت، چونکە هەمومان لە یەک ئاستن. نا دەبێت پلەبەندی یاساکان هەبێت. سێمیان ملکەتکردنی ئیدارە بۆ یاسا. دەبی ئیدارە بۆ نمونە حکوومەت کە لەسەر دەستی خەڵکی ئەو یاسانەدانێ دەبی خۆی یەکەم کەس بیکە پابەندی بەو یاسانە. دەبێ خۆی پابەند بێت. ئینجا بۆ ئێمەی داڕێژێت کام یاسا لە خزمەتی ڕایگەشتیە بۆ منەکە لە ڕای من نەبوو، من لە بەرخاتی ڕایگەشتەبی پابەندی ئەو یاسایە بم. بۆیە هەمان دەبێت پابەندی ئەم یاسایە بین. گرنگی ملکەتی ئیدارە بە تایبەتی ببرن. بە تایبەتی ئیدارە دەبی ملکەتی ئەم یاسا بێت. ملکەتی ئیدارەش بۆ ئەم یاسا گرنجەکەی لەوایە بۆی خەڵ ئەو ئیدارەیە زوڵم نەکا، ئەم ئیدارەیە چاوسانەوە نەکا، ئەم ئیدارەیە شتەشی بەرکەوت لەولا بیشارەتە بیتاتە پاڵخۆ ئەوەیان نەکا. بۆی بتوانێت ملکەتی ئیدارە یاساوێت کە بەڕێبەر شتێک مەسوولێک شتەشوە بۆی هەڵکەوت دەبێ وا خۆی قەناعەتی بەخۆی کردبێت کە دەبی پابەندی یاسایە بێت کە چۆن لە خزمەتی ڕایگەشتی هەموو خەڵکیە. ئەمەیان زۆر گرنگ بوو. اینجا کە پلەی چارەم بریتیە لە دانان بە مافی خەڵکی. وەک ڕوونیشم کردەوە دانان بە مافی خەڵکی شتێکی زۆر گرنگە و ئەکرێت لەم سەردەمەیە زۆر پێی بن کە تا ڕادەیە کردومانە، بەڵام لە حەقەدا هەندێک شتێکە لێرە ناوترێ. نمونە با بڵێن چۆن بە مافی مرۆڤە، بەڵام لە ئەسڵدا مرۆڤ فرۆشتنە.
شتش بە هەمان شێ بۆ منە بە مافی ئافرەتانەوە شتێک دەکرێت بەڵام لە ئاسلا ئافرەت فرۆشنە. بەڵام ئەگەر لە حەقە دەکە یاسایەکە هەبێت زۆر گرینگە پابەندی بەم یاسایانە وەکو مافی ئازادی خەڵکی و مافی فەردە تاچەکان بۆ دەسەڵات بگەڕێتەوە. ئەمە بە کورتی هەبوونی مەرزەکانی دەوڵەتی یاساییە کە ئەم سوار مەرزەی هەبێ ئەکرێ پێی بوترێ ئەمە دەوڵەتێکی یاساییە. چونکە دەوڵەتی یاسایی کە ئێستا باوات دەوڵەتی یاسایی واتە چ؟ واتە دەوڵەتێک لە ژێر ملکەتی یاسا بێ، واتە یاسا لەسەر و خۆی دابنێ، هەر کەس هەر دەوڵەتێک یاسا لەسەر و خۆی دابنێ پێوتە دەوڵەتی یاسایی. ئێستا ڕوونمان کردەوە کە بەڵێ دەوڵەتی ئیسلامیش ببرن ئەوروپا بەم شێوەیە تەماشای دەکات، تەماشای مەرزەکان، تەماشای دەوڵەتی یاسایی ئەکات. ئێستا دێنە سەر ئەوەی ئایا ئیسلام بە دەوڵەتێکی یاسایی لە قەڵەمە درێ، ئایا ئەمسار خواڵی تایە یاخود نا. کە پێشم وتن ئەمە پاڵپشتی لە سمیناری دووەمم دەکا. من لە سمیناری بەشی دووەمە وتم ئێمە وەکو قوتابی پێنجینە دەوڵەتەکان یان وەکو قوتابی سیاسەتی یاسا دەبێ بزانین یەکەم دەستوری نووسراو پێش ئەوروپا باشە ئەوروپا سەدەی 18 بوو کەچی ئیسلام لە سەدەی 6 دایناوە. 12 سەدە پێش ئیسلام پێش 12 سەدە پێش ئەوروپا ئیسلام یەکەم دەستوری دانایە. هەر بە معلوماتان وتم یەکەم دەستوری نووسراوە کە دانرابی لەلایەن ئیسلامەوە بووە. چەندان سەرچاوم لایە کە دەڵێن یەکەم دەستوری نووسراو دەگەڕێتەوە بۆ داوە بریتە لە دەستوری مەدینە The Charter of Medina. من بە لاپتۆپیش دێمە سەری ئینشاڵڵا. The Charter of Medina بە ئەمەیان قەپاتە. What is the Medina Charter? Constitution. دەستوری مەدینە چییە؟ Medina Charter is the agreement signed between the different communities living in Medina after the migration in the Holy Prophet, peace be upon him. على دوای پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن مەدینە دەسەڵاتێکی سیاسی دانا یەکەم شت کە بنیاتینە بریتی بوو لە دەستورێک کە یەکەم دەستورە نووسراوە پێڵێن The Charter of Medina. یەکەم دەستور کە لە نێوان مشریکەکان و مەدینەکان با بڵێن مەدینە و موسڵمانەکان دانرا ئەم دەستورە بوو. زە هەر بە معلوماتان هاوڕێیان دەستوری مەدینە یەکەم دەستور بوو، یەکەم دەستوری نێودەوڵەتی بوو. مشریکی تیا بوو، مشریکیش خەیەک بەشەر نەبوو، چەند خێلێکی هۆزێکی عەرەب بوون کە هەمویان تیا بوون. دەو دەستورەیە جێیان بۆتەوە. جوولەکەی تیا بوو، مەهاجدی تیا بوو، ئەنساری تیا بوو، حتا بگرە ڕەشپێستی تیا بوو، سپیپێسی تیا بوو، ئافرەتی تیا بۆ معلوماتان. ئەم دەستورە جوانە کە ئەو هەمووانی تیا بووە. بەڵام دەستورەکەی فیلادلیفیا یاخود دەستورەکەی فەڕەنسا بۆ معلوماتان نە ڕەشپێسی تیا بووە نە ئافرەتێکی تیا بووە. اینجا لە خزمەت کۆمەڵە کەسێکی بۆ نمونە پلەیان جیاواز بووە بۆ منە فلانە کەس دەبی لە 100 ساڵ بەرەوبەرزتر بی ئینجا ئەتوانی بەشداری لەمەوەی بکە. بەڵام دەستورەکەی مەدینە هەتا بگرە ئافرەتیش جیای تیا بۆتەوە، هەتا نەک ڕەشپێس و سپیپێس دەکەن، ئافرەتیش جیای تێدا بۆتەوە کە هەمویان لەسەر هەمویانەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم سەرۆکی دەستورەکە بوو کە یاساش دانات خۆشی بەڕێوەبەر بوو بۆ ئەوەی هەموو کێشەکان یەکلایی کاتەوە. دواتر بەخسە دێمە سەری بەس بە ئەوەندەی کە لێرەمە بڵێم. The signature of the Charter were Jew, idol worshipper and other communities of Medina. It was international constitution ever made. یەکەم international یەکەم دەستوری نێودەوڵەتی بووە کە نووسرا بووە، یەکەم دەستور. ئەوروپا وتیەتی یەکەم دەستور فیلادلیفیا بووە، بەڵام بێئاگای لەوەی کە پێش ئەوانیش کە The Charter of Medina یان The Constitution of Medina هەبووە لە سەدەی 6 زاینیدا. دوای ئەمەیان
the first international constitution. When the Holy Prophet, peace be upon him, migrated to Medina, the city was inhabited by different sections of people. Kachon Medina, San Holu Hezek, Dabajwu, Masar San Holu Hezek. The other communities living in Medina were the idol worshipper and the Jew. All communities signed the character would be from the common nationality. همیان دستوریان مورکر بو إلا خدمت همیان دابت. If any signature of the character was attacked by enemy, other would be defended him collectively. أو بو حركاتك هيرشب يعني كراستريان هم يلسر أوريك بن بو يبتوان بالبشتي لم دستوريا بكن. بالبشتي اللي خلشي أكتر بكن لكات هيرشب يعني دا. واركات اشتريان ناكو كتبينيان تقرنوا لاي بيغمبر صلى الله عليه وسلم بو كيشا كان بو سارة سركا. Whenever there was a sectarian clash at the time, people of the sects resolved by the conciliating Muhammad, peace be upon him. هر کاتێک شتێک لە نێوان ئەوەندا ڕوویدا کلاشێک پێکدانانێک ڕوویدا دەکەرێنە بۆ محەممەد بۆ ئەو یەم کێشەیە سارە سەرکە واتە ڕاوێژی بە محەممەد ئەکەن. The importance of the charter lies in the fact that it announced the great principle of the civic equality, freedom of worship, and righteous and racial tolerance. يعني اللي خزمتي حميان بوا نمونەجوولەکە بەپێ قەنەعات كان بيوتي نوێژی خوانە کەن و شتی خوانە کەن بەوەی ئازادن ڕێک ئەو مافی چارە میشە بەڵام میشەڵا دواتر هەدێنەوە سەر خاڵی چارەم کە وتم دانان بە مافە فەردیەکان وتێتی جوولێکە دانت پێدانێم تۆ لەسەر ئاینی خۆ دەمهێنێتەوە تاعاتی خۆ دەکەی نوێژی خۆتەکە لەسەر بیر و باوری خۆتی ئایدڵ وەشیپەرەکانش ئێوە هاو بەشدانەرەکان موشریکەکان ئێوەش لەسەر ئاینی خۆتان دەمهێنێتەوە چۆن قەنەعاتتان وایە وا بکەن وەسی کە دە ڕاشەل تۆرەنس واتە چۆن بڵێ لێبوردەی بۆ بەرامبەر بە هەمویان ئەمەشیان the constitution of Medina ئەمە باڵێن بە درێژەکەیەتی کە بریتە لە دەخەڵ the constitution of Medina دەخەڵی جوان نووسێ the security of God is equal for all groups ئیشەڵا بە کورتی ڕوونی ئەەکەینەوە. ئەمە سەبارەت بە دەستوری مەدینە کە یەکەم دەستوری نووسراو بووە لە هەموو عالەم ئەسەدەی 6 ڕوونشم کردو لە سمیناردەم کە هەندێک پێیان نوێیە دەستورەکەی ئەرستۆشەوە بەڵام دەستورەکەی ڕوونم کردەوە کە لە خزمەت کۆمەڵەتی بووە بێبەری بووە لە ئافرەت بێبەری بووە لە خەڵکێژار بێبەری بووە لە ڕەشپێت یعنی لە ئەوە چی بووە بەڵام ئەوەی من ئەڵێم هەم نووسراو بووە هەم نێودەوڵەتی بووە یەکەم سیستەمیش بووە بەو شێوەیە هەمووی لەخۆ بگرێت و لە خزمەت کۆمەلگاش بێت کە باسی دەستورمان کرد ئینجا ئێستا هەندێک خاڵ ڕوون دەکەینەوە کە زۆر گرنگن. سەرنجێکی خێرایی ئەم بابەتە ئادەن بۆ منە لە بەندی یەکەم و دوێمی دەستورەکە کە لە پێشاندا بۆ منە دەڵێت بنیاتانی قاوەرەی سازی بۆ ئەوانەی کە تازە هاتوونە مەدینە بۆ منە بنیاتانی قاوەرەی ساسی و ئەو دەوڵەتی کە پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم سەرۆکێتی بۆ منە قاوەرەی سیاسی فەرهەم بێنێ بۆ منە لە بەندەکانی 3 تا 12 تەنگ بە یەکدیبوونی کۆمەلگا ئەوەی کە سۆشال کۆنتراکت عقد اجتماعی بانگەشەی بۆکە واتە هەموو کۆمەلگا بەهانە یەکترە بێ لە کاتی لێخۆما لە کاتی هێرشی دەرەچی بۆ منە لە بەندی 13 بەرپاکردنی دادپەروەری بووە لە بەندی بۆ منە 37 کە ئەوەی دەستورە گەورەکە من هینام دەخاڵ بوو بەڵام ئەوەی تر کە لێرەیە لە وەراقەکەیان نووسیتم کە بریتی بوو لە 37 خاڵ 37 خاڵ بۆ منە لە خاڵی 37 دەڵێت هەمومان سزای تاوان کەسێک کە تاوان دەکات خراپەکەی سیا بۆ منە بەو شێوە سزای بۆ داناوە بۆ منە سیکورتی دەم خزمەت خەڵکی بۆ منە خوای گەورە لە قورئان دەفەرمێت بسم الله الرحمن الرحيم لإلاف قريش إلافهم رحلة الشتاء والصيف فليعبدوا رب هذا البيت الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف الذي أطعمهم من جوع على الدولة دستوري سيستمي إسلامي تساكا الذي أطعمهم من جوع واتە خواردن تان بۆ دابینەکە خواردن
وآمنهم من خوف وآمانتشتان أباريزي لترس لخوف أويك ليك لو آتانيك لسر دستوري إسلامي هذا تكاوا بومنا سزاي طولا أما أنت بومنا الآيات لبندي سيونو دا ضليت آسايشي وكو ديسان با آيات أما جنبيدا بومنا الآيات لبندكاني شازدا بيتو سار بيتو سبين بيتو شاشو وبندكاني سيو حفتو تسلو سار دا بومنا بيجي كمني آينيا كان هميان لجد با آلايس سيستم إسلامي أجن كور بابا داش زور جرينجا يستار إن شاء الله لكاتي خودي مستري كتشون أوان سترانة أدن ودا صلاة السيستم السياسي الإسلامي أيام باريزي لجر آلاي خوي عنده ولا بندكاني بتوسيش لسه جاري كرني دادوري وسروري هنا لبندكاني سي حفتو تسلو حافتي كوتاي بومنا دانان بما فكاني مروفو هەڵەنجینان بەما فەکانی مرۆڤ و کۆمەڵگات باڵێن دەستور ڕێخستن و یاساکان لە خزمەتی مرۆڤ بە کورتی پوختی بە ئینگلیزەکە دەخاڵ هاتووە بەڵام خۆی سلو حەف خاڵە هەڵە نەبم والله أعلم سلو حەف خاڵە اینجا ئەوەی کە باسم کرد لە حەدیث ئەو سلو حەف خاڵە کە دەستوری پێغەمبەر صلی الله علیه و سلم داینە پێش فیلادلفیا پێش دستورەکەی فەڕەنسا 1791 اینجا جگە لە حەدیثەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حتا بگرێ لە قورئانیش دەستوری یاسامان هەیە یعنی وای گەڕیان شووامان پێ دەڵێ بۆ نمونە ملکەتی دەستور بن دەستورێکی بۆ دایناون کە پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو خاڵ ئاماژەی پێدا کەس لە قورئانیش هەمانە بۆ منە خوای گەورە فەرمێت إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها على ئەمانەتەکانیان بگەڕنەوە خوای گەورە فەرمانتان پێ دەکات ئەمانەتەکان بگەڕنەوە خەوانەکانیان جگە لەوەی کە هیچ شتێکی منە بگەڕنەوەی بۆ ئیمن بەڵکو مەبەستەکەی ئەوە شتی کە شتی ئەمانەت چونکە ئەو پلە پۆستای کە ئەدرێتە بەت و ئەمانەتەکە دەی بپارێزی واتە ئەو پۆستە و پلەپایە کە ئەمانەتە دەی بدرێتە کەسێک کە شایەنیەتی ئەمانەتەکە بگەڕێنەوە بۆ خاوەنەکەی بزانە چێ خاوەنی ئەو پۆستێ چێ شایان و شایستەی ئەو پۆستێ بدەن بە ئەوە ڕێک مەبەستی ئەمانەت لێ بۆ منە یەکێک لە ئاەتەکان بۆ منە هەر هەمان ئاەت تەواو دەکات دەڵێت وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل اینجا دادگەریکردن بە دادگەیانە هەمەشێکێکە لەو خاڵم بۆ منە ئەڵێ دادگەر بن لەناو خۆتاندا هەمەشێکێکە لە دەستور کە لە دەستور پێغەمبەر صلی الله علیه و سلم دووبارە ئاماژەی پێدا اینجا بۆ منە ئەومان هەیە دەستورمان هەیە لە قورئانەی بۆ منە مافی خەڵک بەسەر حکمڕانەوە و حکمڕانش بەسەر خەڵکەوە ئەوەشمان هەیە بۆ منە خوای گەورە فەرمان بدە کارەکانمان بەڕابەشکردن بێ بۆ منە ئەوانەی کە ئاشتی خوازن لە ئاشتیدا عەفوەن بۆ منە ئەوانەی ئاشتی خوازن کە ئیدعای ئاشتیەکەن ئێمەش ئاشتیان لەگەڵەکەن ئەوانە شەڕیانەوێ ئێمە شەڕیان لەگەڵاکەین بۆ منە خوای گەورە فەرمێ وقاتلوا في سبيل الله الذين يقاتلونكم ولا تعدوا إن الله لا يحب المعتدين على شرع مكان لقل أوان شرطان بيدا فروشن بلام دز درجمة كان خواهي قرد دز درج كاراني خوش ناب أوانش كعشان لقل أبكن وچونك خواهي قرد بي خوش بومنا بابندي بالينوي كلا دستور كان بومنا خواهي قرد فرمي يا أيها الذين آمنوا أوفوا بالعقود على أيوان انتهمان دا پابند بن ببالينو بفرمانه كانتانوا پابند بن بياسا كانتوا اوه که لو شتانه كنمونه لو بابلين دستورانه كإسلام هيتي پابندي مسلمانه بو دستوري كهيتي اوه بالين پاخاواني قصي خوي بي يعني تسبي او بالينه يعني او شتانه او قريبستانه كردوتانا دبيت خاوني بن واتا پابند بو بالينانا اینجا بۆ منە خوای گەورە هەمانە بۆ منە نوێتیان هەر دەستورێکمان هەیە بۆ منە خوای گەورە بە یەکسانی بۆ منە یەکسانیشمان هەیە لە دەستور بۆ منە خوای گەورە دەفەرمێ يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل هەڵێ ئەو خەڵکینە ئێوەم بە تێکرایی بە یەکسانی دروست کردووە لەچ لە نێر و مەیەک ئەوە یەکسانی دەستوری ئیسلامیە دەستوری ئیسلامیە اینجا بۆ منە ئەمانەت وەکو لە سوورەتی قوڕیش ئاماژەم پێدان سوورەتی ئیلاف بۆ منە ئازادی بیر بۆ منە خوای گەورە فەرمێت
فمن شاء فليؤمن فمن شاء ليكفر فرمي لا إكراه في الدين هاي همو كستان آزاد لوي كهال دبجير أو آزادي ديسان لإسلام دا لدستور إسلام دا هي بومنا همانا ما في رز ليقتن بومنا خواهي قرد بومنا كسون رز ليق بنين لكاتك دا خواهي قرد رز لمنا ولقد كرمنا بني آدم بومنا أو رز ليمنا إمور دي بالرز ليقتر بنين أما شيء كلا دستورة كان بوم ما في بيرادر برين وشاورهم في الأمر يا أمرهم شورى بينهم باسي ما في باراسن آسايش كديا كوكو دلت وآمنهم من خوف أمانة دا بارزين لترس يعني آياتا كان زورن بنو علي أواني كا سربيسي يعني محاربي ديني خواها كان يعني بومنا مسلمانان يعني جيان مسلمانان ياخد أواني جولك ومسيحي أهل الكتاب لجير آلاي ستر إسلام هرشان ليكري إسلام ياساي بو أنج داناوا كتسون معمولي على قلابك بومنا ما في قواسنا ومن هي ومن أخوة يقول سورتي مولك دفرمي هو الذي جعل لكم الأرض ذلولا فامشوا في مناكبها وكلوا من رزقه وإليه النشور بومنا يشتانا بومرو مسخر كرديا كاتو تسوي بيبكات ياخد بابلين ما في قران وقواسنا يعني سردان كردني شوينا كاين تر أوش من هي لدستور الإسلام ده بومنا ما في كمينا أين كان يعني بومنا أو منزورن حتى دويتر إنزا أمريكا استباسم كرت بريتيبو لا هبوني دستور لإسلام ده كتشون بشواذ حتى بتفاصيل باسم كرت بلام أجر بورد كارية تزوب سنة بابا توقعت تزور ترمان بيستا بلام أوين كرونم كردو إسلاميش أو لجر دستورك كدستورك بيش هميانة وداينا تماشايدك يزوان تنشت داناوا بيش هميانة وزوان تنشت داناوا هموش تيد كبزوان تنشت بزور شاز بوي ك خوای گەورە با بڵێن خوای ئێمە بۆ بەندەکانی بەم شێوە دەستورێکی شازی بۆ داناوین و بەڕاستی ناوازە اینجا دێنە سەر ئەوەی پلەپلەیی گوتمان دووەم یەکەم دەستورە دووەمیش چییە پلەپلەی ڕێزبەندی هەبوونی پلەپلەیی یاساکان بۆ نمونە مەرجی دەوڵەتی یاسایی بۆ ئیسلام کە بریتە لە پلەپلەیی بۆ نمونە ئێمە لە قورئاندا چەند یاسایەکمان هەیە بۆ منە یاسایەکمان هەیە هەندێک ئاەتمان هەیە ڕوون و ئاشکرایە یاسایەش تێدایە ڕوون و ئاشکرایە و هەندێکشمان هەیە پێ لە متەشابیهات یعنی تۆزێک قسە و باسی ئەخوازێ و ئاەتە مەڵەوەندە چیشەیە یەکسەر خوای گەورە بۆ منە دەڵێت وأحل الله بيعه وحرم الربا بومنا بازرگانی حلاله الربا حرامه او دستورێکە یەکێکە لە پلەبەندی خوای گەورە دایناوە بەڵام ئەوانەی کە متەشابیهاتن بابەتەکە زۆرتر هەڵەگرێ اینجا بۆ نمونە ئاەتەکان ئەوانەی نمونە ئەم ئاەتانەی کە ڕوون و ئاشکرانە پلەیان بەرزتر لە ئاەتانەی کە تۆزێک متەشابیهاتن ئەمە لە پلەی ڕێزبەندی اینجا جیا لەوەی کە بۆ نمونە ئێمە لە کاتێکدا سوڵتانمان هەیە یاخود وەلی ئەمرمان هەیە کە وەلی ئەمرە وەلی هەنە والی هەنە هەر وەلێک لە شوێنێکە دانێ هەتا بگەین لەم قورئان خودی خۆشمان پلەی ڕێزبەندی یاساکانمان هەیە هەتا بگەین لە حادیثیشمان پلەی ڕێزبەندی یاساکان هەیە بۆ منە یاساکانمان هەیە صحیحە ئەوە زیاتر لە بەرچاوەگرن ئەوەی تر ضعیفە ئەوەی تر وەلایەنێ کەمتر لە بەرچاو ئەگرێ یان بۆ منە ئەو حەدیثانەی کە متەواترن واتە لە زۆربەی کەسەکان هاوڕان یان لە زۆربەی کەسەکان جێراویەتانەوە ئەمەیان لە پێشترە ئەو کەسانی کە نمونە کەم جێراوەتراوە یان نامۆیە با بڵێن کەم گوێبستیان بووە ئەوەیان پلەی با بڵێن کەمترە لە خوارترە پلەی هەتا بگرن نەک پلەی لە دەسەڵاتی حکومڕانیمان بەڵکو لە ڕێزبەندی ئاەتەکان حەدیثەکانشمان پلەی ڕێزبەندیمان هەیە اینجا دێنە سەر ملکەتی ئیدارە بۆ یاسا ئەمن هەر عەزیزە نامتانم کرد وتم محەممەد یەکەم کەس بووە وتێتی فاتیمەی کچێ من دزی بکات دەستی بڕم ئەوە خۆی ملکەتی یاسایە ملکەتی خۆیتی بۆ یاسا چۆن خۆی ملکەتی یاسا ئەبێ لە کاتێکدا دەسوورەکەی ملکەتی یاسا نەبێت بێگومان ئەوەی کە لەی فێرەبی دەسوورەکەیەتی لە دەسوورەکە وەرەگری کە دەسوورەکە یان با بڵێن ملکەتی ئیدارەکە ملکەتی ئیدارە بۆ یاسا ئیدارەکە خۆی ملکەتی یاسایە محەممەدش کە لە ئیدارەکە وەرەگری ئەویش خۆی پابەندە بێت بە یاسا بۆ منە
بۆ منە ئاەتەکان زۆرن بۆ منە بۆ ئەوەی ملکەسی ئیدارە بۆ یاسا بۆ منە خوای گەورە فەرمێ هەر لە سەرەتاش ئاماژەم پێدا ثم جعلناك على شريعة من أمري فاتبعها ولا تتبع أهواء الذين لا يعلمون تۆ لەسەر ئەو شریعەتە بە پابەند بە شریعەتەکەی من واتە ئەو شریعەتی من ناردومە پابەند بە بەو شوێنی ئەوان مەکەوە کە نایزانن ئەمەشمان هەیە بۆ منە ئاەتەکان زۆر ڕاستی بۆ منە هەتا بگرە لە ڕووی یاسایشەوە ئیسلام با بڵێن زۆر با بڵێن بە توندی ملکەت یاسا بووە بۆ منە ملکەت ئەو ئیدارەکەی دایناوە ملکەت بە بۆ یاسا بۆ منە تا بگرە عومەر کوڕی خەتاب وتیەتی ئەگەر هاتوو لە هەر شتێکە هەڵام کرد بۆم ڕاستکەنەوە بۆ منە هەمووی ئەنویان وتووە بۆ نەوتی شێتی هەر کەسێک ملکەت یاسا نەبێت بۆ منە هەندێک سنووری بۆ داناون ئەگەر تۆ ملکەت یاسا نابێت بەپێی ئەم سنوورەی کە بەزاندوتە مامەڵەت لەگەڵا کرێ اینجا دینە سەر کۆتا خاڵ کە بریتە لە دام پێداهێنان بە ماف و ئازادی تاکەکان ئەمەشیانم ڕوون کردەوە کە بریتی بوو لە مافی ئازادیە تاکەکان کە چۆن ئیسلام پابەندە بەمەیان وەک چۆن لە سەرەتا ڕوونم کردەوە کە ئیسلام لە پێش هەمیانەوە پابەند بووە پێی بەو مافانەی کە بۆ مرۆڤ دیاری کراون بۆ منە خوای گەورە بە هەموو شوێک دەڵێ ڕێزم لە مرۆڤ ناوە لە کاتێکدا بۆ منە خوای گەورە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت نە ڕەشپێستێک فەزلی هەیە بەسەر سپی پێستێک نە سپی پێستێک فەرزی هەیە بەسەر ڕەشپێستێک واتە هیچیان فەرزیان بەسەر ئەویترەوە نییە ئەوەی کە لای خوای گەورە زۆر ڕەزی هەیە ئەوەیە کە لی دەترسە ستاچەند لە خۆ بترس ئەوە ڕێزی زیاتر لای خوای گەورە دەنا لە هەمومان لە سەرزەوی یەکسین وە خوای گەورە بە شێوەیەکی دادگەرانە سێرمان دەکات بە ساوێکی دادگەرانە سێری هەمومان دەکات ئەم سمینارە هاتنە کۆتایی سمینارەکەمان داوای لێبوورنێکم وەگە دانیشتوانەکان لە کەمونکوڕەکان ببورن هیوادارم بتوانی بێتم ڕوونم کردبێتەوە کە ئایا ئیسلام پێویستی بە دەوڵەتێکی یاساییە یاخود دەوڵەت یاسای ئەخوازێت وآية بضلت الشياسي لقلم أدري وآخر دعوانا وإن الحمد لله رب العالمين كوتا يقصشمان هر أبي سباس تايش بو خوي رب العالمين بو خوي زيهانا